پێشوازی لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان وەک شوێنی کۆبوونەوەی مەزلوم عەبدی لەگەڵ وەزیری دەرەوەی فەڕەنسا دەکرێت. بەهۆی بەردەوامی قاچاغی نەوتی کوردستان سزایەکی نێودەوڵەتی بەسەر عێراق دەسەپێنرێت. تۆمەتێکی مەترسیدار ئاراستەی سوپای بارزانی پارتی دەکرێت و زانیاری نزیکایەتی هێزەکە و سوپای تورکیا ئاشکرا دەکرێت. درەنگانی شەوی ڕابردوو ژەنەڕاڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی هەسەدا لە هەولێر چاوی کەوت بە جان ویل وەزیری دەرەوەی فەڕەنسا کە تیایدا گفتوگۆ لەسەر پشتیوانیەکانی فەڕەنسا بۆ ڕۆژاوای کوردستان و باستنی کۆنگرەی کوردی و داهاتووی کورد لە سووریا کرا. باشێک لە چاودێرانی ناوخۆی پێیان وایە هەڵبژاردننی هەولێر وەک شوێنێکی کۆبوونەوەی مەزلوم عەبدی و وەزیری دەرەوەی فەڕەنسا ئاماژەیەکی ڕۆنا بۆ نزیکبوونەوەی ڕۆژئاوا و باشووری کوردستان، پشتیوانیکردنی لایەنەکانی باشووری کوردستان لە دۆخی ئێستای سووریا، کاریگەری لەسەر یەخستنی دەنگی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەبێت و دەکرێت هەرێمی کوردستان بکرێتە ناوەندێکی گرنگ بۆ کۆکردنەوەی پارچەکانی دیکە. بەهۆی بەردەوامی قاچاغی نەوتی کوردستان لەلایەن حیزبەکانی دەسەڵات، سعودیا داوا دەکات ئۆپیک سزا بەسەر عێراق بسەپێنێت. بەهۆی ئەوەی ئەو بڕانەوتەیکەوە بە قاچاغ دەفرۆشێت لەسەر عێراق هەژمار کراوە، بەمەش عێراق لەو بڕێکەوە بۆی دانراوە زیاتر نەوتی هەناردە کردووە. ئەگەری هەیە بەهۆی بەردەوامی فرۆشتنی نەوتی کوردستان بە قاچاغ عێراق دووچاری سزای ئۆپیک ببێتەوە. جێی باسە سەرەڕای هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان ئێستا ڕۆژانە نزیکەی 300,000 بەرمیل نەوت لەلایەن دەسەڵاتەوە بە قاچاغ دەفرۆشرێت و داهاتەکەشی نادیارە. پێگەی ئەلعەهدی نوێژی عێراقی ڕایگەاندووە سوپای بارزان کە بە هێزێکی تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هەژمار دەکرێت هاوکاری سوپای تورکیا لە جوڵەکانی لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان دەکات. دەژڵێت هێزەکە لەلایەن برایەکی سیروان بارزانی و برازای مەسعود بارزانی سەرۆکی پارتیەوە سەرپەرشتی دەکرێت. تا ئێستا سەرپەرشتیاری هێزەکە و وەزارەتی پێشمەرگە لەسەر دروستی و نادروستی زانیاریەکان هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە. بەڵام چەند جارێک هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ستایشی ڕۆڵی پارتی و ئیدارەی هەولێری کردووە لە هاوکاری هەواڵگری و سەربازی.